ئەمڕۆ مەسرور بارزانی ڕاوێژکاری ئەنجومەنی یاسایشی هەرێمی کوردستان پێشوازی لە خات و سیسێرپرەی باڵێزی نۆرویژ لە ئاردن و عێراق و شاندێکی یاوەری کرد. لە دیدارێکدا دواپەرستنە سیاسی و سەربازیەکانی ناوچەکە تاوتوێ کرا و شاندی میوان پیرۆزبایی خۆیان بەرامبەر بە سەرکەوتنی پێشمەرگە لە ئۆپەراسیۆنی ئازادکردنی شەنگال ڕاگەیاند و ئاماژەیان بە ئازایەتی و قارەمانێتی پێشمەرگە کرد لە تێکشکاندن و پاشەکشەکردن بە تیرۆریستانی داعشدا. لە بەرامبەردا مەسرور بارزانی ئاماژەی بەوەدا پێشمەرگە توانیوێتی لە بەرەکانی جەنگدا تیرۆریستانی داعش تێک بشکێنێ و پاشەکشەیان پێ بکات و ناوچەیەکی فراوانیان لێپاک بکاتەوە. بەڵام کۆتایی پێهاتنی تەواوەتی داعش پێویستی بە پاڵپشتی و هاوکاری زیاتر هەیە و پێویستە کۆمەڵگەی نێودەوڵەتی زیاتر پێشمەرگە پڕچەک بکات. لە تەوەرێکی دیکەی دیدارەکەدا گفتوگۆ لەبارەی کێشەکانی عێراق بە گشتی و کێشەکانی نێوان بەغدا و هەولێر کرا کە ڕۆژ بە ڕۆژ بەهۆی ئەم کێشانەوە کەلێنی نێوان پێکاتەکان فراوانتر دەبێت. لەو بارەیەوە ڕاوێژکاری ئەنجومەنی یاسایشی هەرێمی کوردستان ڕایگەیاند بۆ چارەسەرکردنی کێشەکانی عێراق پێویستە سەیری هۆکاری ڕاستەقینەی کێشەکان بکرێ و زۆر گرنگە کۆمەڵگەی نێودەوڵەتی بژاردەی دیکە تاقی بکاتەوە و گوتی دەبێت پێکاتەکان بە گفتوگۆ و لێکتێگەیشتن چارەسەری کێشەکان بکەن و باشترین چارەسەریش بۆ کۆی کێشەکانی نێوان بەغدا و هەولێر ئەوەیە ببنە دوو هاوسەی باش. هەر لە دیدارەکەدا تیشک خرایە سەرکێشەی دارایی هەرێمی کوردستان و ئاماژە بەوەدرا کە پێویستە کۆمەڵگەی نێودەوڵەتی هاوکار بێت بۆ چارەسەرکردنی کێشەکانی هەرێمی کوردستان و ڕێگری نەکرێت لە هەوڵەکانی گەشەسەندنی زیاتری هەرێمی کوردستان. لە تەوەرێکی دیکەدا کێشەکانی هەرێمی کوردستان و دۆخی سیاسی ناوچەکە تاوتوێ کرا و دووپات لە ڕێگەچارەی ئاشتیانە کرایەوە.